بینەرانی ئازیز و خۆشەویست، جوانترین و گەرمترین سڵاوێمە بەڕێوەبەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆ، تەلەڤیزیۆنی حیزبی حکمەتیسان پێشکەش لە خزمەتانم بۆ پێشکەشکردنی بەرنامەی ئەو هەوتۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. لەم بەرنامە میزگردێکمان تەشکیل داوە بە بەشداری هاوڕێیان ساڵحی سەرداری دەبیری کۆمیتەی کوردستانی حیزبی حکمەتیست و عەبدوڵڵا دارابی ئەندامی کۆمیتەی کوردستانی حیزبی حکمەتیست و توێژەکەین سەبارەت بە بۆهرانی منتەقە و ئەوضاع و ئەحواڵێکە لە منتەقەی تورکیە و عێراق و کوردستان و ئێران و بەعامە و منتەقە زۆر بشێوەیەکی زۆر هەیە. لەم رابطە میزگردەمان تەشکیل داوە بۆ تاوتێکردنی ئەم باسە سوال ئاراستەی هاوڕێیانی بەشدار بوو لەم بەرنامە دەکەم. پێشەوەی پرسیارەکانم ئاراستە بکەم، هاوڕێیانەگە دەنگی بنەبیستن بەخێر بێن بۆ ستودیۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. بەڵێ سڵام هەیە بۆ خۆت و هاوکارانت و هەروەها هاوڕێ عەبدوڵڵای دارابی و بینەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆ. سڵامێ بۆ تۆ بۆ بینەران و بۆ هاوڕێ ساڵحی سەرداری. زۆر سپاس. سپاس بۆ بەشداریتان. هاوڕێ ساڵحی سەرداریێرەوەکو تیتری بەرنامەکەم معرفی کرد بۆ خۆداگەداری حەزەکەم ئەوڵی پرسیارم ئاراستەی ئەوە بکەن. ئەو منتەقە کە ئیشارەم پێکرد سووریە و ئێران و عێراق و تورکیە و کوردستانەکانمانە بەعام وەزیەتێکی ناسەقام و ناڕۆشن و دڵهوڕە و وەزیەتێکی بشێوی لەو منتەقەدا ڕۆژ بە ڕۆژ شتەکە بەرەو هەڵدێر و ناخۆشی و ترس و وەحشەتێکە بۆ کۆمەلگا دروست بووە بەرەوە واسێ. ئایا ئەوزاعە نسبەت بە ڕابردوو تەغییراتێکی کردووە چ بە باری موسبەت یا بە باری مەنفیا؟ ئەگەر ئەرێ تەغییری کردووە لوتفەن کەمێک لەم بابەتەوە تەوزیح دەی لە مەوردی ئارایشی دەوڵەتەکان و ئەحزاب و جەریانەکان کە خالقی ئەم وەزیەت و بۆحران و بشێویەکە لە منتەقەکە دروست بووە و حتمما لە جەریانی شاهەی کە دەوڵەتی تورکیە لە 24 ساعتی ڕابردووە هێرشێکی زۆریشی کردوەتە سەر شمال و شەرقی سووریە لەم بابەتەوە گەر تەوزیحاتە بدەی مەمنونە بم. بڵێ زۆر سپاس. من پێم وایە ئەو منتەقەوە ئیمڕۆ یا ئیم شەو ئێمە بەحسی لەسەرەکەین هەر منتەقەیە بووە هەمیشە بۆحرانی تیا بووە ئەنواوە قسام شەڕ و کێشە و منتەقەیەکی حەساسە سۆقولجێشیە نزیکە لە منتەقەی نەوت و ئەوانەیە و زۆر شەڕ و کێشمەکێشی تیا بووە لە سەرحی منتەقەکە لە سەرحی دەوڵەتەکانە و زلهێزەکان تایە دەخاڵەتیان کردووە هەمیشە. بە تایبەت ئەم دەورەوە ئێستا قسەی لێەکەین ئێمە خەریکین لەسەری بەحسەکەین. بەڵێ من پێم وایە خەریکە تەغییراتێک بە نسبەت جاران زیاترەکە، مەسەڵەن ئارایشی هێزەکان، دژمنایەتی، دۆسی، نزیکی، دووری لە منتەقەکە لە بین ئەحزاب و دەوڵەتەکان و جیانات و بۆ چونگەل مختلف هەیە وەختێ بنیام چایەکی پیاخشێنێ ئەبینێ. خۆ بە تایبەت لە یەک ساڵی ڕابردووە لە ئێرانە خیزشێکی ئینقلابی بوو، خەڵک عەلەی جمهوری ئیسلامی هات نەمایان مبارزەیان کرد، ئاعترازیان کرد و جمهوری ئیسلامی و پایەکانیان لەرزان لە پاڵ گوێی خامنەیی جەلاد و باقی سەردەمدارانی حکوومەتی جنایەت کار جمهوری ئیسلامیان مەرگ بەر خامنەی و مەرگ بەر جمهوری ئیسلامیاندا. لە عێراقیشە عەلا ڕەغم ئەوە کە بەهەرحاڵ زاهێرەن ئێستا شەڕێکی ئاوایەتیان نییە، بەڵام ئەو دەستەجاتە ئەو گروپانە کە خۆیان خەڵکەیان تەقسیم کردوە بە شیعە و سونی و کورد لەوێش هەر مرەتەب ئەم وەزعە بۆحرانیە بووە. زۆر جار دەوڵەتەکان شکستیان خوارووە، دەوڵەتگرێوە سەرهەمبەدیان کردو ئەمریکا و غەرب و ئەوانە ئێوە حتمەن تا 6 مانگەوە بەر ئەزانن کە مەسەڵەن زۆربەی شارەکان و شەقامەکانی عێراق سەحنەی ئیعتراز و ڕوودەڕووی مخالفین و ئەحزاب مخالف و خەڵکی معتەرزەوانە بووە. حتمەن دەبیرتانە تا 6 ماڵەوە بەر سەدر بە هەموودا و دەستەوە هەر وەختێ مەیلێ بوو ئەیشڵەقان ئەو شارانە. بلەخەرە سەرنجام مەسەڵەن لەوێش دەوڵەتێکی تریان فعلەن بەنا ناوە لەم ئاڵ و گۆڕ و ئەوزا حواڵاوە عەرزم کردن
جمهوری ئیسلامی بەتایبەت بۆ دەربازبوون لەو قەیرانانە بۆ ئەوە پایەکانی هاتبووە لەرزە بۆ ئەوە بێژێکە من کەماکان قدرتم دەسەڵاتم خۆ فشاری هاورد بۆ ئەحزابێکی سیاسی و لە کوردستان عێراقا مستەقەر بوون لەگەڵ عێراقا دەوڵەتی عێراقا و بە هاوکاری حکوومەتی هەرێم یا ڕەزایەتمەندی حکوومەتی هەرێم پرۆژەیەکیان ناکە مەسەڵان ئەو حیزبانەوە هەن لە کوردستان عێراقا چەکیان کەن و دەریان کەن یا بەرحاڵ تورکیا وەزیتێکی هەر ئاوایی هەیە خود ئەحزاب حاکم لە کوردستانی عێراقا مەسەڵەن چاوێ ئەگەڕی بە وەزعیەتی حکوومەتی ئەقلیمی کوردستانە وازیان لەوانی تر باشتر نییە خۆیان دابەش بوون بەسەر دوو بەرابەرەیەکی وا سەر بە جمهوری ئیسلامیە و زۆنەی سەوز تەشکیلا و بەرەیەکیشی سەر بە تورکیە و زۆنەی زرد کە پارتیە و مناسباتی لەگەڵ تورکیا زۆر نزیکە و ئەوانە خوب ئەحزابێکیش وا لە منتەقا هەن هەر تقریبەن وەزتێکی ئاوایانە لەم ئاوایە لەم بحرانەوە هاتووە بەسەر منتەقەکە بێبەری و بێبەش نەبوون ئێستا وەختە بنیام ئاوە چاوە گێڕێ بە ئەوزا لە کوردستان و لەو منتەقانە ئەبینی بەرەی جمهوری ئیسلامی دەوڵەتی فدراڵی عێراق کە ئەو حیزبانەوە تەشکیلیان داوە هەمویان سەر بە جمهوری ئیسلامی بوون و تحت نفوذ جمهوری ئیسلامی بوون و ئەوانە تا بگرە مەسەڵەن یەکێتی نیشتمانی کوردستان کە مەسەڵەن لەگەڵ جمهوری ئیسلامی و ئەو دەوڵەتی فدراڵی عێراقان نزیکە بەرعەکسەکەی ئەبینی مەسەڵەن پارتی لەگەڵ تورکیان یا خودە پێکاکا کە لە قەندیل و لە منتەقە و لەو سراسەری نەواری مەرزیە حوزوری هەیە مەسەڵەن نزیکە بە جمهوری ئیسلامی و بەرحاڵ وەکو ئەو محوەری مەقاومەتی پێژن یا هلالی شیعەی پێژن ئەوان زۆر نزیکن و بەیەکەوە فعالیەت و کارەکەن لەم دەورە ئەمە بە نظر من زۆرتر خۆی نیشانداوە مەسەڵەن تۆ بینی فشارێک وا دەوڵەتی تورکیە هێناویە بۆ قەندیل یا مەسەڵەن ئەچێ فرودگای عەربەت کە گوایە جەماعەتی پێکاکای تیابووە و تەمرینی نظامیان کردووە بمبارانەکە و حتا دەوڵەتی تورکیە وەزیری بەرگریەکەی پاڤێڵ تاڵەبانی و یەکێتی نیشتمانی تهدید دەکات ماوەیەکی زۆرە حتا نایەڵن تەیارە بەسەر تورکیا بچێ بۆ سلێمانی و ئەمە بۆ خەڵکەوە سەفەر وشتەکەن مەسەڵەن مشکلاتێکی جدی هاوردوسە بەرەوە گەرەکمە ئەوە بێژم ئاڵ و گۆڕەکە ئاوەهایە کە لە منتەقەکە فعلەن بەرەو ئەوە بوون ئەبینی مەسەڵەن یەکێتی نیشتمانی زۆرتر بەرەو حکوومەتی مرکزی چووە لە کنگرەکەیانان نیشانی داوە لە ئەوە کە ڕەئیان داوە کە مەحافزەکان یا ئوستانەکان مستەقیمەن وەسڵ بن بە حکوومەتی مرکزیەوە و ئیسە بەحسێکی زۆر گەرم و گوڕ هەیە لەوێ غێرەس پارتی گشت ئەو حزبانەوە لە کوردستانی عێراقا هەن و چ ئەوانە هارە ناو حکوومەتەکە و چ خارج لە حکوومەت گشتیان ێژن موچەی خەڵکی مەسەڵەن شارەکانی کوردستان لە مەرکەزەوە بێ لەبەر ئەوە مەسەڵەن حکوومەتی ئەقلیمی کوردستان موچەی هەر نەداوە یا کەم و کەسر داوێسی موچەی 6 مانگ ئەو معلم و کارمەند و ئەوانەوە بەرحاڵ لەوێ کاریان کردەوە بۆ حکوومەتە پولیان پێداون و خەڵکیان دوچار فەقر و فەلاکەتێکی زۆر کردووە ئەمە بۆ سەبایزەوە دووریەکی هەرچێ زۆرتر بین ئەو دوو حزبە ئەسڵیە لە کوردستانی عێراقا ئەو بەرەو تورکیا چێ ئەو بەرەو ئێران و بەرەو حکوومەتی مرکزیە چێ و هەر ئەمە بە نظر من بۆ سەبایز بۆمباران و مەجموعەیەکی تر شتێکتر وا من حەزەکەم ئیشارەی پێ بکەم ئەوە بووە کە تا ئیسە سابقەی نەبووە مەسەڵەن پێکاکە ئەگەر ئەمەڵاتێک بکا لە شارەکانە لە شارەکان تورکیا بیگرێتە ئۆهدە ئەم جارە بە ڕەسمەن بەرحاڵ گەرەکم ئەوە بێژم بە نەزەر ئەگا یا فاکتەکان نازانم ئەو ئیتفاقاتەوە کەوتووە بە نەزەر ئەگا خەریکە ئاڵ و گۆڕێک
جديتر بنسبة جاران لمناسبات دولتكان لمناسبات أحزاب وأو قطب بندية وهالة إيران وعراق وكردستان شا مثلا زورتر وزورتر خوي نشانا وبسر دوسي برا قريكن تقسيم بون. سپاس فقط یک کلمه جوابم دیتو جدیتر بمعنى وي خرابتر بهوي ام دخالتانه وبزرري خلق. بله منظورم اوسا بنسبة جاران بله بنسبة جاران روشنتر عيانتر شفافتر ام سفبنديش شكلي قدوه وخليك شكل اقري. زور سپاس دقرم ولاتان ساڵی سەرداری هاورام زۆر دارابی هەر وەکو بۆ خۆت ئاگاداری وەکو پایەکی ئەسڵەی بشێوی و نائەمنی و دەخالەت و ترۆر و هەمووی ئەمانە پایەکی ئەسڵی جمهوری ئیسلامیە لە مەنتەقەکە بە تایبەت لەم شوێنەکەلان مەوردی بەحسی ئێمەدا و هەر وەکو ئاگاداری هەمیشە جمهوری ئیسلامی بۆ سەرکوت و تەوتەعا دش بە خەڵک و مخالفینی سیاسی خۆی متەوەسل بوو و هاورە ساڵەی سەرداری ئیشارەیەکی کرد کە یەکێک لە کارەکانی ئەوە بوو کە فشاری هێناوە ئەحزاب خەلع سەلاح کرێ. پرسیارەکەی من لێوە وەلا ئەم خەلع سەلاحە ئەم ئێقدامە کە مخالفینی سیاسی جمهوری ئیسلامی کە چەندین ساڵە دەیان ساڵە لە کوردستانی عێراقان بەرئەسەری فشاری جمهوری ئیسلامی و لەگەڵ هاوکاری دەوڵەتی عێراق و دەوڵەتی هەرێمی کوردستان لە دەستورە دانرا. پرسیارەکەمە ئەم پرۆسە و ئەم ئێقدامە تا چەندی چووەتە پێشەوە و ئەمەلەن بە چۆ گەیشتووە گەل لەم بابەتەوە تەوزیحاتێ بدەیت بە ئیزافەی ئەم بشێوی کە مەجموعە لە مەنتەقەکەیە ئەوزاعەکە چۆنە؟ بەڵێ زۆر سپاس من گرێکمەوە بڵێم ئەگەر ئەحزاب لەلایەکۆ دەوڵەتەکان لەلایەکۆ لە سەتحی مەنتەقە وڵاتانی ئیمپریالیستی و دووەلی غەرب لەلایەکی ترۆ بەلاخەرە هێزیان ژانسە مەنتەقە و ئەم منتەقەنە بێسبات کردووە. بەڵام بە نظر من یەکێک لە فاکتۆر مهمەکان کە ئیسا وەزعی ئەم ئەحزاب و حکوومەتانەی منتەقەی خاوەرمیانە وەکو ئێران عێراق سووریە تورکیەی فرە ئاڵۆز کردووە. بە نظر من حرەکەت و بزوتنەوەیەکە کە پێی ئەسلی لە ئێرانە، یعنی خەڵکی ئێران تەبەقەی کارگەر ژنان گەنجان مامۆستایان ئەمانە هاتوونەتە مەیدان و ئەوڵ و ئاخرین قسەیان بە سەراحەت و بە ڕۆشنیەوەیە کە جمهوری ئیسلامی بێ بڕوە و بڕوات بەسەر وێرانەکەیشی و حکوومەتێک بێتە کای سیاسەتی ئێران کە واقعا لە خودی تەبەقەی کارگەر و خەڵکەکە بێ. ئەم فاکتۆرە فاکتۆرێکی مهمە، لە هەردووکی مهمترە. بە نظر من بەشێک لەم پەشێویە کە هاورە ساڵە ئیشارە پێ کرد بەشێک لەم ئاڵۆزیە لەم بۆحرانە لەم قەیرانە کە باتی کە تونترۆ بووە ئاڵۆستر بووە بە کوش بکوش زۆرتر بووە کە زۆرتری بکوژەکانی لە خەڵکی بێتاوانن. ئەم فاکتۆرەیە کە خەڵک ئەم ژمانی ناوێ نە لە ئێران نە لە عێراق نە لە تورکیە نە لە سووریا هیچ ناوێ. بەڵام پایە ئەسڵی حرەکەتێکە کە عالەمیترە و جەهانیترە و ڕەسانەیەتر بۆ سۆ و هەموو خەڵک بالاخره قامکی لەسەردانێ لە سەطحی دنیا و تەواوی دەوڵەتان لە سەطحی دنیا متوەجهی بوون ئەوش ڕەشادەت و لێهاتووی و خەباتی خەڵکی ئێران هاتوونەتە ئەم مەیدانە بالاخره بۆ ئەوەکە بتوانن سوبات و ئەمنیەت و ئاسایش و اقتصاد بگن بەدەست خۆیانەوە. ئەمە ئەو قسەیە کە جمهوری ئیسلامی وەختێم کارەکە بالاخره ڕۆژ بە ڕۆژ زۆرتر بە وەسیلەی خەڵک بە وەسیلەی خەبات و ئەترازی خەڵک پاشەکشی پێکراوە. ئەم تەلاش ئەکا بۆ ئەوەکە لە دەوروبەری خۆی لە وڵاتانی ئیمپریالیست لە هەموو شوێنێک هەوڵەدا کە بنوێنێت کە بڵێ ئەم جمهوری ئیسلامی جارانە و بالاخره لەسەر پێی خۆی ماوە و قەدەر قودرێتەوە ئلێ و بلێ. بە بڕای من دەستبردنی بۆ ئەوە کە دەوڵەتی عێراق کە لە جنسی خۆیەتی ئامادەیەکە وهروەها ئازابی ناسیۆنالیست ئامادەیەکە بۆ ئەوە کە ئۆپۆزیسیۆنی ئێرانی لە مەرزەکانە لە مەناتقی مەرزی کوردستانی عێراقا خەلع سلاحکە و بۆمبارانیان کا و پاشەکشیان پێ بکە. ئەمە نیشانەوەیە کە گەریکە نیشانی باکە سەکەی لەگەڵ خەڵکە مخاتبەکەی خەڵکی ئێرانە، مخاتبەکەی ئەساسەن تەبەقەی کارگەر لە کوردستان لە ئێران. جا بۆیە خەڵکی ئێران و کوردستان ئەم شتە بەباشی ئەزانن و جمهوری ئیسلامی بەباشی ئەزانێ هیچ قدرەتێک ئیسا
هەوڵی ئەوە نادا جمهوری ئیسلامی بڕوخێنە ئەمریکا نا رووسیا نا دووەلی غەرب نا دووەلی منتەقەی هیچ کامێکی لە هەوڵان نین ئەوە تەنیا خەڵکێکە کە جمهوری ئیسلامی بەتەنیاناوە و جمهوری ئیسلامیش تەلاش ئەکا کە بەلەخەرە ئەو قەدر قودرەتی خۆیە بۆ تەزعیفی بزوتنەوەی شۆڕژگێڕانەی ئێران نیشان بات ئەم هاتووە ئەم بەسیجەی کردووە لە سەطحی منتەقە بەلەخەرە دەوڵەتانی عێراق و لە هەموو دەوڵەتانی بەلەخەرە کە بەگوێی ئەکەن و سەهی من بەلەحاظی سیاسی و اقتصادیۆ ئەمانەی ئامادە کردو بۆەوە کە بەلەخەرە بەشێک لە ئۆپۆزیسیۆنی کورد ئۆپۆزیسیۆنی ناسیۆنالیزمی کورد کە لە سەطحی منتەقاوە لەو منتەقا مستەقەرن ئەمانە چەند جار تایسە بۆمباران کراون بەداخەوە لەلایەن جمهوری ئیسلامی و بلامانع بێ ئەوەی کە هیچ نیرویەک لە طرف حکوومەتی عێراق یا ئاحزابی حاکم لە کوردستانی عێراق عکس العملێکیان بێت کە هیچ ئەوە نەبووە بەڵکو یاریدەری بوون هاوساز و هاودەم و هاودەنگی بوون بۆ ئەو کارەکەن بەڵێ سەر لەو شوێنانە ئەم ئەحزابانە کە جاران مستەقەر بوون لەوێ گۆزداونیانەسۆ بۆ مەناتقی شمالی غەربی مناتقێک لە شمالی هەولێرە ئەمانیان بالاخره بە شێوەیەک ئەو نیرو مسلحەکە بوویان خلع سلاحیان کردوون و نیشانیەدەن بە 1001 شێوە کە بڵێ بۆ خۆیانی تر خۆیان قەدر قودرەتی منتەقەن و لە سوودەکە مەسەلەیەکە کە لە پێش ئیشارەم پێ کرد ئەسڵیە و تعیین کننده بۆ کە جمهوری ئیسلامی بمێنیان نەمێنێ خەڵکی ئێرانە نەوەی نە ئەحزابێک کە لەو مەرزا بیان گوێزنەوە وەگەرنە بۆچی ئەماڵێم بۆ ئەڵێم کە خەڵک بەمە کۆتان نهاتووە بەمەکە ئەحزابی ئۆپۆزیسیۆنی کورد لە کوردستانی ئێران لە کوردستانی عێراق کە مستەقەر بوون و بەم هجوومە دەست جەمعیە بە تێکرا خەل ئەسلاحیان کەن و لە شوێن و ڕێگەی خۆیان دەریان کەن و بیان کەنە شوێنێکی تر ئەمە نەیتوانیوان تعیین کننده بێت حچەند جمهوری ئیسلامی بۆ خۆی هەوڵەدا وای بنوێنێت و حتا ئەم شتێشکە ساڵی شاری پێ کرد خودی ئەم کۆنگرەی پێنجەی یەکێتی نیشتمانی کە ئیجرا بوو نەتەنیا تەواوی سەرانی تقریباً حکوومەتی بەغداد یا حکوومەتی عێراق لە سەفی ئەوەڵی ئەم کۆنفرانس ئەم کۆنگرا دانیشتون بەڵکو نوێنەرانی 3 نەفەر لە نوێنەرانی ئەسڵی جمهوری ئیسلامیش بوو دێمە سەر ئەو پرسیارانەش مەبەستەوەیە کە حقیقەتەوەیە کە ئەم حملەیانە کردووە بەڵام ئەمە نەبووە تەبعیزەوە کە هێشتا خەڵک نە لە کوردستانی ئێران و نە لە سەرتاسەر ئێرانە لە مقابل ژیمان پاشەکشەکە نەتەنیا پاشەکشەی نەکردو بەڵکو جەسوورتر لە هاتووتر تێکۆشاوتر لە هەمیشە بەدەنگی بەرداوارەکەن کە جمهوری ئیسلامی ئەبێ بڕوخێ ڕژیمی ئێمە نییە لەگەڵ خاستویستی ئێمە یەک ناخوات و ئەگەر هەزارانیشمان لێ بکوژێ ئێمە تا سەرنگونی ئەو استقراری حکوومەتی خۆمان پاشەکشێ ناکەین و بالاخره کۆتا ناین. سپاس بۆ تۆزیحەکانت. هاوڕێ ساڵی سەرداری لە بەشی ئاخری قسەکانی خۆتەوە حەزەکەم پرسیارێ بکەم هەروەکو ئاگاداری دەوڵەتی تورکیا حملەیەکی زۆر بە قەولی کوردی خەسوخۆڵی کردووە بۆ شمال و شەرقی سووریا تاوجێگای من خەبەرمەوە شتەکانم تاقیب کردوێ گوایە 6 نەفەر کوژراون و 12 نەفەر بریندار بوون و حملەی کردووە بە 40 شوێنی غەیرە نظامی زۆرتر بەژێر بەو شوێنانەی کە کارخانە بوون بەسا ژێر ساختای اقتصادی ئەو شوێنانە حملەی کردووە و لەم رابطەشە پێکاکە گوایە حملەیەکی انتحاری لە ئەنکارا لەبەر وەزارەتی خارجەی تورکیا بە ئۆهدە گرتووە ئەوەڵە نەم بە ئۆهدەگرتنە و ئەمەی کە قبولی کردووە ئەوانە وەکو تاوجێگای من ئاگادار بم ئەوەڵین بارەشتی ئاوا قبولەکات و دەڵێ ئێمە بووین ئەم مەسەلە و ئەم ئێقدامەی انتحاری پێکاکات چۆن نەبینی و حملەی دەوڵەتی تورکیەش بۆ ئەم شوێنانە لە سووریا چەندێ مرتبط بەم حملە انتحاری پێکاکایە؟ من پێم وایە ئەوەڵان دەوڵەتی فاشیستی تورکیا یەکەم جار و ئەوانە نییە بەدەیان جار نەتەنیا مەسەڵان ئەو شوێنەوە ئێوە ئیشارەتان پێکرد بەڵکو لە عمقی
100 کیلومتری خاکی کوردستانی عێراقا ئوردوگای مەخمور کە پەنابەرانی کوردی تورکیەی تیاوە و ژێر نەزەر UN و سازمان ملل ئەوانە بووە بۆمباران کردووە خەڵکی کوشتووە ئەنوا و ئەقسام ترۆری کردووە بە درۆن لە سلێمانی لە کەلار لە هەولێر لە چزانم کوێستانەکانی قەندیل ئەمە نمونەگەلێکی یەکجار زۆرە بە تایبەت ئەمە و ئیمڕۆ ئێوە ئیشارەتان پێکرد لە کوردستانی سووریایە ئەو شوێنەوە ها بەدەست هەسەدەوە ئەو حزبەی پێیەدە کە تورکیا هەمیشە گەرەکی بووە مەسەڵەن ئەو منتەقە داگیرکە ئەو لە ژێر دەستی ئەو حزباوە هەست و جز و ئەقماری پێکاکایە گوایە بهێن دەرەوە و بیانووی پێگرتوون و مەسەڵەن حەمڵەی کرد کوبانی گرت ئەفرینی گرت و زۆر شوێنی تر و ئیسەیش ئیمڕۆ 40 شار و شارۆچکەی بۆمباران کردووە و خەڵکی کوژیاون و بە قەڵتۆ ژێر ساختای اقتصادی ئەو وڵاتەی نکەوە ئەمە لە حاڵێکایە کە مەسەڵەن ئەو منتەقە هاو ئاهەنگن لەگەڵ ئەمریکای تایە و نەوتی ئەو منتەقە ئەبەن و بەرحاڵ ئەم پەیەدە هاو پەیمانی لەگەڵ ئەمریکا بەڵام قولدوری تورکیا گوێنا بە هیچێ و بە میل خۆیەچێ و بارانەکە کەمانی کە چوو دفاعی کرد لە ئازەربایجان ئەرمەنیەکانی قەرەباخیان دەرکرد بە ئاشکرا و قولدوریەکە 115 کیلومتر هاتووە سناو خاکی کوردستانی عێراق و 20 دانە پایگای لێداوە گەرەکمەوە بێژم قولدوریەکە و ئەمە یەکەم جار نییە خۆب ئەمەی ژوا ئیشارەتان پێکرد و پێکاکا لەبەر وەزارەتی کشوەرە هەفتەی گوزەشتە 2 نەفەریان عەمەڵیاتی ئینتحاریان کرد و ڕەسمەن بە عەهدەی گرت بەنظر من ئەمە هەروواکە لە سوعالی ئەوەڵاوتم چەرخشیەکە زیاتر ئاشکرابوونی پەیمانگەلی و ئێتلافگەل و قوتبەندیگەرێکە لە منتەقە هەر بۆیە ڕەسمەن پێکاکە ئەیگرێ بە عەهدە تا ئیسە مەسەڵەن ئومیدوار بوو ئەمریکا و نازانم ئوروپا و تەلاشگەرێکیان کرد کە بە هەرحاڵ پێکاکە لە لیستی ترۆر دەربێنن مۆوەفەق نەبوو وا دەرەفشاری بۆ هاتووە و ئەم جارە زۆر بە ئاشکا گەرەکی ئەمە بکە بە نظر من عەمەڵیاتی ئینتحاری واقعەن عەمەڵیاتێکی مورد قبول هیچ کەس نییە ئتفاقەن ئێمە وازین ئەمە ڕێگەی دروست نییە مەحکومیەکەین پێمان وایە شەڕ عەلەی تورکیا دروسە قابل دفاعە بەڵام ئەو نەوعە لە عەمەڵیات بەنظر من ئتفاقەن زەرا لە خەڵکی کوردستانی تورکیا یا حتا کوردستانی سووریە بەنظر من دوایە عەمەڵیاتە بیانوویەکی زۆرتری دەستکەوتووە هەرەوە کە خۆیان بە عەهدەیان گرت بووە بایزەوە لە ئوروپا و نازام لە ئەمریکا و لە زۆر شوێن و حتا ئەو حیزبەوە حیزبی سەلاحەدین دەمیرتاشوانە کە هەیە ها لە زیندانا و ظاهرەن لەگەڵ پێکاکا زۆر نزیک بوون وتی ئەم نەوعە لە عەمەڵیات غێرە قابل قبوڵە قابل دفاع نییە و بەنظر من دروست بووە ئەو بۆ چوونە بووە باعث ئەوە کە ئەلئان چوون ئیتر جوازی هینیان وەرگرتووە کە ئەچێت 40 شار و 20 شار و نازانم چەندێک هەر شوێن نقطەیە هینیەسی مورد نەزەریەسی ئەچێ بۆمباران یەکە لە کوردستانی سووریا و بیانوەکەشی ئەوسا ئەوە نییە ترۆرەکەن ئەوە نییە هاتون خۆیان تەقێن و دەنج من حەق بە خۆمە من وازانم ئەو کارێکی نادروسە مەحکومە هەروە کە جەنایەت دەوڵەتی تورکیە و دەوڵەتی فاشیست و ئەرتەشی تورکیە مەحکومە ئەو کارە مەحکومە بە نەزەر من پێکاکە زۆر ڕەسمەن ئەمجارە لە هەچێ تەلاشێ وا کردی بۆ ئەوە دۆزگەرێک پەیاکە لە سەتحی دنیا و لە سەتحی منتەقە ئەوانە ناهومێت بووە و پێی وایە لەو تەریقەوە ئەتوانێ تورکیە وادار عقەمشینیکە یا بەرگریەکە یا چوزانم ئەوان بێژن دەی باشە ئەوروپا و ئەوروپا دەبێژن باشە و سڵحێ بێت و نازان مزاکرە دەست پێ بکە و زۆرتر بە نظر من
نیشانەی زۆرتر نزیکایەتی و تێکڵاویەسی لەگەڵ جمهوری ئیسلامیە. ئەم دوانە هەم جمهوری ئیسلامی هەم تورکیا علیرغمەوە لەسەر مەسەلەی کورد و اتفاقاتێوا لە کوردستانە ئەکەوێ کۆکن، وەرێ هەردووکیان بەنظەمت لە ئەی حاڵە ئیدعای قودرەتیان هەیە، هەردووکیان سعیەکان خۆیان قودرەتمەندتر بن بەنسبەت ئەو دانەکەیان. بۆیە من وازانم ئەمە مخالفتێک لەگەڵ جمهوری ئیسلامی مخالفتێک لەگەڵ ئەم نەوعاناکە، ئەمە نیشانەی زۆرتر نزیک بوون و نزیکایەتی زۆرتری پێکاکا و ئەقمار پێکاکایە لەگەڵ جمهوری ئیسلامیە. وازانێت لە تەریق جمهوری ئیسلامی و ئەوانەوە توانێت جوانم بە حەقوق و خۆی بگات و قبوڵیکەن و لەو لیسەدەری بێن و ئاوەها. بۆیە من وازانم ئەو ئەقدامە ئینتحاریە غەڵەتە، نادروسە، مەحکومە، شێوەیەکی ئیسلامیە و داعشیەکان هەیکەن شەڕ و مەقاومەت هەر حزبێ هەر جەیانێ ئەزوم لە پێکاکا بەرامبەر بە حملەیەوە تورکیە پێیکا دروسە، بەڵام ئەوە ڕێگەی نییە و اتفاقەن زەرا لە خەڵکی کورد و زەریشی داوە دەست دەوڵەتی تورکیە زۆرتر بازەکە بۆ جەنایەت بۆم بمباران وشیاوە. بەرحاڵ حملەی تورکیە بە منتەقە کە ئیمڕۆ ڕوویداوە کەماکان مەحکومە و بەرزە من هیچ کەسێ هەموو کەسێ هەموو بەشەریەتی ئازادی خواست، ئەحزاب و جەیاناتی چەپ، خەڵکی پێشڕە و متەمەدنی دنیا ئەبێ مەحکومیکەن و نێڵن لەوە زیاتر تورکیە حملە بکات بەو شوێن بە هەر شوێنێوا خۆی لەم ماواگەر چاوی لێ بکەن لە چەند ساڵ ڕابردووە بە سووریا حملەی کردووە، بە کوردستان عێراق حملەی کردووە، بە قەندیل و ئەوانە حملەی کردووە و هەزاران کەس لە ئازای ئەوەی حزبەکەی دەمیرتاش ئەلعان هەر لە زیندانەکانە کابرا بە ڕێی خەڵک بۆ بە شاردار تری زیندانی کردووە، دەیان کەس سەدان کەس بەداخەوە کەس بوو ئەو نەفشایی لەسەر بوو ئەتساب غەزای کردووە تیاچوو لە زیندانە کەکی دەوڵەتی تورکیش نەگەزی بە قەڵ فارسیەش. بۆیە وازانم ئەو شێوە لە عملیات ئینتحاری شێوەیە دروست نییە و نابێ ئەو کارە بکرێ و نابێ زیاتر بیانوو بدرێ بە دەست دەوڵەتی تورکیە. زۆر سپاس بۆ تەوزیحکارە دەگەڕم وڵاتان. هەورە وڵاتدارابی لەم قسە و باسانەی ئاخری ساڵی سەرداری و حەزەکەم پرسیارە هەرەسە بکەم لە تەوزیحەکانی باسیەوەی کرد پێکاکا و پێژاکەمانە زۆرتر خەریکن بەرەو جمهوری ئیسلامی نزیکە بنەوە. لەم رابطەدا ئەخیرەنێکی لە مەسئولینی پێژاکیش گوتووی ئێمە مخالیفی سەرنگونی و لابردن و ڕووخانی جمهوری ئیسلامین. هەرچەند دوو ڕۆژ دوای ئەم مەسەلە مەجلیسی ڕاهبەری پێژاک بە جۆرێک ناچارن ئیتلاعێکی سادر کردووە و ویستویە ئەم مەسەلە تەوجیه بکا کە تویانە ئێمە مخالیفی سەرنگونی جمهوری ئیسلامی نین و دیارە نەیتوانیەوە ئەم پاساوەی ناموەفەق بوو. کولەن وەزیەتی پێژاک مەوزەی پێژاک لەگەڵ جمهوری ئیسلامی چییە؟ دەنگۆی ئەمەش پێشتر بووە و بیسراوە کە پێژاک بۆ خۆی ساختە و دروستکراوی دەستی جمهوری ئیسلامیە. ئەمە چەندێ هەمخانی هەیە لەگەڵەوەی کە خاهانی سەرنگونی جمهوری ئیسلامی نین؟ بەڵێ ئەو نکاتە کە ساڵا شارەت پێ بکرد لە رابطە لەگەڵ پێکەکەوە لە رابطە لەگەڵ تەقینەوە و انتحارکردنەوەمانە خۆی ئەوەیە کە ساحبی ئەسلی ئەم نوع لە حرەکەت ئەم نوع لە هەڵبژانی تاکتیکی نظامی بۆ مقابلە لەگەڵ ڕژیمێکی فاشستی وەکو ڕژیمی تورکیە بەنظر من سنەتێکی معرفەیە لە سطحی منطقة ناسن علاوە بەر القاعدە علاوە بەر داعش و غێر وەزارێک جمهوری ئیسلامی خۆی باوکی تروریستهای منطقەیە و فراتر لەوەش لە سطحی جیهانە دەستی بردووە بۆ ئەم تاکتیکە بۆ ئەم کارە و حتا لە ئەوروپا دەیان و سەدان کەسی کردو بە قوربانی ترورێکە بە شێوەکە جۆرا و جۆر شکلێکی فقط ئەوەیە کە ئینسانەکان خۆیانە تەقێنەوە و خودی پێکەکە لە باش سیاسی و بەنظر من ئیلهام لە جمهوری ئیسلامی و ئیلهام لە تروریزمی ئیسلامی لە سطحی منطقە دەستی بردووە بۆ ئەم سنەتە. ئەم سنەتە سنەتی خەڵکی کوردستانی ئازادی خواز نییە،
خەڵکێکی کوردی مبارز و انقلابی شۆڕژگەر کە شەو ڕۆژ مبارزەیەکە لەگەلەوە کە ڕژیمی جمهوری ئیسلامی و ڕژیمی جمهوری عراق و ڕژیمی فاشیستی تورکیا بەلاخەرە لاچێت و ژیانێکی خۆش و ئابرومەندانە بۆ خەڵکدابین بکرێت لەگەل ئەم هەستویستا و لەگەر ئەم بۆچوونە ئەرز و ئاسمان فەرقیە. بۆیە بە برای من هەڵبژاردن ئەمە یەکێک لەو خاڵانسەکە بەڵێ هەم پژاک و ئەم پێکەکە نزیک بوون نەتو لەم چل ساڵە پێکەکە بەتایبەت و پژاکیش کە ئشارە و پێکە دروستکراوی دەستی ئەوانە حقیقەت ئەوەیە لەو جەهەتەوە هەنگاوە هەڵەنەیە کە مەنافعی جمهوری ئیسلامی تایە. مەسەڵەن چۆن ئەم هەم پژاک و هەم پێکەکە جریانێکن کە ویا جریاناتێکن کە منەزم لە بەحازی فکری و استراتیژیک و تاکتیک و ئەمانەوە جریانێکی سەیارن، ئەفکاری سەیاریان هەیە، جریانێکن کە چەند ساڵەوە پێش 10 ساڵەوە خوازیاری کوردستانێکی 4 پارچەی گەورە بوون. ئەمانەکرد ئەوانەکە ئیسا هەر ڕۆژە بە شێوەیە دێنە بەرەوە. بۆچی دێنە بەرە بەنظر منەوە کە ئەم سەیاربوونە لەبار فکری و لەبار تاکتیکی و لەبار ئەمەری و هەموو نیشان ئەدات کە ئەمانە حزبێکی باسوبات کە دوورمایەکیان بێت و ئەو دوورمان نەفعی خەڵکی کورد کە ئەوان مدعین و ئیدعای ئەکەن بپارێزێت لەگەل ئەما تەناقضی زۆرە. با من ئەگەر بە نمونە بێت نمونە زۆرێکی لەو نمونانەوە کە وتم هاورە ساڵە باسکێک نمونەیەکی ترەوە کە بالآخرە ئەحزابی ناسیۆنالیستی کوردی مستەقل لەسەر مەرزەکانی بینی کوردستانی عێراق و ئێرانیان بالآخرەیەکێک لە کارەکانەوە بوو کە ئەمانە لەو شوێنە کە مستەقر بوون چەندین ساڵە ئەمانیان کەشا خوارە و خەل ئەسلاحیان کردن، بەڵام بلافاصلە هێزەکانی پێکەکە چونجێ. ئەمە چی نیشانەدا؟ ئەوە نیشانەدا کە واقعاً لەگەڵ جمهوری ئیسلامی بێ جمهوری ئیسلامی ئەوە نانەتوانێ ئەم هێزە لێرە دەرکەن و بالاخره چەکیشیان کەن و ئەوانش بنێن جێەکەیان لە هەڵگورد و لەو شوێرانە. گەرەک بڵێم تەواوی ئەم نمونانە حەکایە لەوەیە کە بەداخەوە پێکەکە و بە تەوری خاص و ویژە پژاک لەگەڵ جمهوری ئیسلامی نزیکترەوە بووە. یەکێتر لە نمودەکانی کوشتنی و تەرۆری خەڵکی کوردستانی ئێرانە. لە مەریوان دوو کەسیان تەرۆر کە یەکیان حتا بینە پێشمەرگەی خۆیان بوو بە ڕۆژی ڕۆشن لە 2 کیلومتر و 3 کیلومتری پادگار مەریوانە سعاتی 4 دوانی وەڕۆ لە ئاوایی دەری هەر بەو شێوە بە دەستی سیاوان کەسێک تەرۆرکرا. لە هەورامان کەسێک کرێکارێک تەرۆر کرا کە ئیسا چون بەحسەکە لەو ڕابطانیە ناچمە سەری، بەڵام دیارە ئەوە بە بیر خەڵکی دەما. ئەمە اتخاذی ئەم سیاسەتێکە کە واقعاً دقیقاً لە تەقابل لەگەڵ خاص و ویستی خەڵک و هەڵبژاردننی سیاست و تاکتیکی خەڵکایە بۆ ژنی جمهوری ئیسلامی. ڕاستە ئەمان لەبار تحلیلی ممکنە کەسێک بڵێ با بگێ من پێم وایە ئەو ڕژیمە ناردوخێ، ئەوانە بەرەزمە جرم و گوناح نییە، بەڵام تۆ گەرەک بڵێ کە من ئەمەوێت خودگەردانیە کە داوای ئەەکەم ئەوە بریتە لەوە کە جمهوری ئیسلامی وەک خۆی بمێنێتەوە چون قسەکانەوەیە ئەڵێن ڕژیم جمهوری ئیسلامی بڕۆخێ بە بۆحرانە حەل ناکات لە سەطحی منتەقە. بەڵام ئەم قسە لە ڕابطە لەگەڵ کارێکی خۆیانە، یعنی خودگەردانیەکەی خۆیان بۆ چاوەڕێ ئەوەکەن کە بۆ سەری جمهوری ئیسلامی جواب داتەوە حەلیکەن. نوع قسە و باسەکەن وەکو ئێستا تەڵەبانی جمهوری ئیسلامی. بۆچی باشەکە بمێنێتەوە بەڵام ئەگەر خەڵک داوای وەکە بڕوخێ و حکوومەتی خەڵکی بێتە جێ دیفاعی لێ ناکەن. ئەمە لە رابطە لەگەڵ ئەم سیاستەیە کە بەنظر من لەگەڵ وەزعی مەوجودات دێتەوە و خوازیاری سەرنگونی هیچ ڕژیمێک نین نە لە ئێران بەڵکو لە عێراق لە سووریە حتا لە تورکیش. ئەلان دەوڵەتی تورکیە بانگیان کا وەکو ئەحزابی ناسیۆنالیستی کورد کە هەمیشە خەریک مزاکرە و مفاوزە و ژێرێکی بەدوور لە چاوی خەڵک هەمیشە بانگیان کە بۆ بەیانی ئامادەن ڕۆنەگە لە ناقسەکەن ئەگەر ڕۆژە 1000 جار بڵێن ئەم حکوومەتە فاشیستە. بۆی من گەرەکمەوە بڵێم کە ڕژیمی جمهوری ئیسلامی و تەواوی ئەو سیاستانە کە اتخاذیان کردو و ناچار بوون لای بن و بێن باسی حقوقکەن کە بڵێ ئێمە کادرەکانمان و ئەعزامان حەقیەوەیە کە باسکا و قسەکە، بەڵام ڕاهبەری حیزبەکەمان ئەبێ سیاستەکان معناکاتەوە و تەرجمەی کاتەوە بۆ خەڵک، ئەمانە پرۆپوچن جواب نادەنەوە.
ئەمانە محکوم بە شکستن و هەروەها شکستیشی خوارد ئەم بۆچوورانە ئەوان ئەمەڵەن سیاست و تاکتیکێک کە جمهوری ئیسلامی هەڵیگردووە لە حەزی سیاسیەوە حتا لە حەزی مەذهبیەوە ئەوانە اتخاذ کردووە شیعەگەری عەلەویان اتخاذ کردووە کە فراخانە دەن بە خەڵکی کوردستان بۆ هەر چوار پارچەکەی کە کەسێک گەرەکی بە ئازادی خواز بێ ئەبێ ئولگوی ئازادی خوازیەکەی حەزەتی حوسێن بێت چون حەزە حوسێن لە کەربەلا دفاعی کردووە لە مقابل شمر و یەزید و ئەوانە وێساوە ئەمە ئەزانین ئەچێتە گیرفان کە ئەچێتە گیرفان جمهوری ئیسلامی ئەچێتە گیرفانی جبهەی مەحوەری مقاومەتی عەلی خامنەی کەسێکە دفاعەکان لە شیعە و سینەزەری بۆ بکە و خەڵکی بۆ فراخان بە تایبەت لە کوردستان و وەرن بێن ئێمە شیعی عەلەوین و سینەزەریکەن و بارۆشە حسێنی بۆکەن و ئەم جۆرەشتانە بەنظرم مەسائلێکی بچووک نین لەلایەکی شۆ بالآخرە لەگەڵ ڕژیم جمهوری ئیسلامی مرتب لاسیان لێداوە لە توری چند ساڵی ڕابردووە حتا لە دەورەی دا ساڵی ئەوەی جمهوری ئیسلامیە دا ساڵی داهەی ئەوەڵ و دووەمی جمهوری ئیسلامیە هەر کە بۆیە بە پێشمەرگەی پێکەکە لە سەربازی لە ئێران معاو بوو تەواوی ئەم نمونانە هەمووی بخەیتە بانیان نیشانەدا کە ئەلعان پێکەکە و پژاک نەتەنیان نزیکن بەڵکو نزیکترۆ بوون و لە باری ئەمەڵەوە و اتخاذی سیاست لەبار سیاسی ناوێنن سیاستەکانی خانە دەرەوە و زوو ئەگەر ڕۆژێکی بخنەسە صفحی سایتێکی خۆیان هەڵی گەڕن و دوبارە شتێکی تری بۆسە بەڵام ئەماڵان بە نەزەر من چوار دەست و پێ تێچەقیون و خوازیاری ئەوەن کە جمهوری ئیسلامی هەروەکو خۆی بمێنێتەوە خوازیاری ئەوەن جغرافیای ئەم ئێرانە لەجێ خۆیاتەکان نەخوا خودگەردانیە کە ئەوان داوای ئەکەن و پێیان وایە ئەم خودگەردانیە ئەگەر بکرێ لە ئێران بلەخەرە ئازادی و بەرابەری و ڕفا و خۆشبەختی بەرقەرارەکە پوچە چون بۆچی پوچە ئیسلاح تەڵەبان کە باڵێ لە ڕژیم بوون خۆیان ئەقرارێنکە کە پوچە ڕژیمیش خۆی بە شکستەکەی خۆی ئەقراری کردووە ئەمان لێرە کە هاتوون ئەم کارەکەن نیشانەیەوەیە کە ئەمە هەم لەبار سیاسی و هەم لەبار عەمەلیۆ الان لە شرایەتێکی یعنی مەزروم پێکەکە و پژاکە بەنظرم لە شرایەتێکی خراوە بەکارە بن کارگەرێک کە ئەیەکەن هیچی لەگەڵ مەنافعی خەڵکە نایەتەوە لەگەڵ بەرژەوەندی خەڵکە نایەتەوە دەرنەتیجە تەناقوزەکەی ئاشکرایە و دەورانێکە کە واقعا خەریکن بە تەواوی خۆیان دەرەخەن الان سەنەدیان هەیە مەسەڵەن سەنەدی 65 هەیە یەکێک لەو شتانەیە هەر کە ڕژیم بزانێت بۆی ئیدارە نابێت تەحویلی پژاکی بە ئەوان بێن ئیدارەی ئەمورە بکەن ئەمانە خۆیاندانەوە بۆم ڕۆژە خۆیاندانەوە بۆ ئەم شتە بەڵام خەڵکی کوردستانی ئێران و خەڵکی ئێران زۆر بە ڕۆشنی زۆر بە تن و تیژی زۆر بە قاتعیەت و جوابی ئەم شتانیان داوت ئەمانە ناخوا ئەمانە بە هیچ شێوەیە ناخوا سنی گەری و شیعەگەری تەقابولیان هەیە لەگەڵ ئەحزابی ناسیۆنالیستی کوردستانی ئێرانە بەتایبەت حیزبی دموکراتاکە لە محەممەد تەبریکە نێرن بۆ محەممەد هەم هجرێ نێری ئەم ئەوان مانگی ڕەمەزان بە تەپ و دەفڵ و ئەمانە لە شاری سنە و لەولا و دەروێش گەری و هەمووی ئەمانە باروشەیەکەن ئەمانە چ ڕەبتێکی بە ڕەبتێکی مسلم مەزم بە ژیانی خەڵکۆ هەمووی ئەمانە مانع و کۆسپن لەبەر ڕێگای خەڵکێک کە خەریکە خوازیاری ئازادی و بەرابەری و سەرنگونی جمهوری ئیسلامیە هیچ کام لەمانە ناتوانێت جوابی ئەو خەڵکی تیا بێت و ڕەبتی نییە بەوە هەروەها بێبێژ من کوردم و ئەمە وا و ئەوە وا و ئەمە ناخوات گەردانیەکان ئەبێ بەنان و ئەو بۆ خەڵک و شیعەگەری سنیگەری و تەقابولیان حتا لەگەڵ خۆیان وەنا ئەوە کە شوێنی ئەمە لەم لا چۆڵ کرد جمهوری ئیسلامی تەحویڵەوانی بە هیچ شێوەیە خەڵکی ئێران و خەڵکی کوردستان ئەمە لەمانە عبوریان کردووە خەڵکی ئێران و خەڵکی کوردستان بێ هیچ ئەم لا ئەولایە خوازیای سەرنگونی ڕژیم و استقراری دەسەڵاتدارەتی خۆیانن ئەمانە ناتوانێت هیچ بەرگە و هیچ شتێکی ڕۆشن پێشکەوتوو نیشان باکە هەنگاوێ خەڵکی کوردستان کرێکاری کورد ژنانی ئازادی خواز ئەباتە پێشەوە بە پێچەوانە هەمووی ئەمانە کۆسپ و مانەعن و خۆشبەختانە خەڵک ئاگادارە لەمە و ئەمە نابێتن نانونەوە بۆ زۆر سپاس بۆ تەوزیعەکانت دەگەڕم وڵاتان هەورە ساڵی سەرداری ئەم بەوردی باسی وەزیەتی دەوڵەتەکان لە مەنتەقە تورکیا ئێران و ئەمانە بەوردی هەردووکتان لە قسە باسەکانتان ئێشارەتان پێکرد بینە سەر ئەحزاب لە عینی حاڵە اتحادیە مەیهەنی وەکو
حزبێکی ئەسڵی لە کوردستانە و لە عینی حاڵە وەکو بەشێ لە دەوڵەتی هەرێم لە کوردستانی عێراقا ئەخیران چەند ڕۆژەوە پێش کۆنگرەی پێنجی خۆیان بەرگوزار کردووە و لەم کۆنگرەشە هەیئەتێکی ڕسمی جمهوری ئیسلامی کە لە سەفی پێشەوە دانیشتبوون و تەرکیبەکەشیان گوایە سیاسی و نظامی بوون مۆهرەی نظامی باڵای جمهوری ئیسلامی تێدا بووە بەشێ لە کۆنگرەکە حضوری بووە زۆرتر بۆ کۆنتترۆلی ئەمە بووە کە بزانێ کۆنتترۆل کە بە ئیسلا چەنێ ئەم ئەحزابی ئۆپۆزیسیۆنی جمهوری ئیسلامی دوور خراونەتەوە خەلێ سەلاوانە کراونۆمانە لەم رابطە ئەگەر تەوزیحاتی بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆبدەی مەمنونە بم. بەڵێ زۆر سپاس بەڵام با تەوجە بە ئەهمیەت بەحسەکە و بەربڵاویەکەی لەسەر ئەو سوالەوە لە هاوڕێ دارابی کردت یەک دوو نوکتەیەژم دەربارەی پژار ئەویش ئەوەسە مەسەڵان ئەمانە هاوڕە عەبدوڵڵا ئیشارەی پێکرد مەسەڵان ئەوەوە حسەینی کوڕی عەلی 1400 ساڵ لەمەوە بەرهەڵسا بۆ ئەوە چوزان قودرەت چون سەرانی ئیسلام لە محەممەدەوە بیگرە لە عەلی و عومەر و عەبوبەکر و کێو هەتا ئیسەیش هەر بە شوێن قودرەت و دەسەڵات و خوێنڕشنۆ بوو شەڕەکانی خەیبەر و خەندەق و ئەوانەی محەممەد مەشهورە کە مەسەڵان هەر شوێنێکیانە گرت حەڵاڵیانە کرد ژن و مناڵ و سروەت و سامان ئەوانەوە بە قەوڵ ئەوان کافر بوو و هەزاران نەفەریان کوشت چەتەی و غارەت لەوانەوە دەستی بەڵێ ئەسەن ئەوە هینیە هەز لە قورعان و ئاەت و ئەوانە هەست کە ئەوانە واهین دوژمنە ئەوە ئیسلاحێکیان حەڵاڵە ماڵی ئەوانەوە بەرحاڵ لە شەڕا یا ئەگیرێن یا ئەکوژرێن یا عومەری کوڕی خەتاب حەمڵەی کرد بە ئێران چی نەکرد یا حەمڵەی کرد هەتا جەبل تارق چوو یا عوسمانیەکان تاکوێ یا بەرحاڵ تاریخ ئیسلام چاولەیەکەی هەری سەیش هەروایە هەروەها بووە ئەم یەکێ لە ڕەهبەران لە ئەتڵاعیەکی پژاک ببەخشە ئەتڵاعیەکی پژاک ئەوە بوو کە لە محەڕەمە بازم دوسێ هەفتەی لەمەوە بەربوو ساڵگەدی محەڕەم مەسەڵەن تەشبیهیان کرد بە جوزان مبارزاتێک و خەڵکی ئێران لە ئەم ئاخێزەی ژنژیان ئازادی و یەک ساڵ تووری کێشا و سەدان کەس گیانیان بەخت کرد و تەخت و بەخت جمهوری ئیسلامیان خەڵکی ئێران هاوردە لەرزە بەوە هینیان کرد تەشبیهیان کرد آخر ئەو هەموو ئازادی خوازیە ئەو هەموو متالباتە پێشڕەوە لە زەرفی ساڵی گوزەشتا ساڵی ڕابردووە چی ئەوەی حسەینی کوڕی عەلی ئەبی تالب وە ئەچێ لەسەر قودرەت شەڕەکە و چوزانم ئەڕوا بە 72 کەسۆ یا هەرچێ لەوێ ئەی کوژن و بێدەسەڵاتیەکەن چ ڕەبتێکیان زبەیەک ئەمە چراخینێک بوو چوزانم پشتیوانیەک بوو حەمایەتێک بوو کوڕنشێک بوو بەرامبەر بە جمهوری ئیسلامی کە پژار لە هینی ڕسمی خۆیان کردی ئەمە ئەوە بوو بەڵێ حزب دموکراتی ئاغای مستەفای هیچ هەر کارێکی ئاوای کردی سەر بەحسەکەمان لەسەر مەسەڵ پژاکە یا مەسەڵان ماوەی لەمەوە بەر کە دوایی بە جۆرێک یەک دوانێکیان وتیان هین بۆ ئامێت شاهۆ عزوی ڕەهبەری پژاکە مەسەڵوتی محەممەدێەوە ئەو هەموو جەنایەتەی کرد ئەو هەموو خەڵکەی سەربڕی ئەمە خۆیان نووسیانە خۆی دەعای ئێمە نییە نازانم لە شەڕەکانەوە کردیان لە سەدری ئیسلامە ئەو هەموو غارەت و کشت و بڕ و قەتڵ و جەنایەتەوە کردی ئەیکا بە دوو بەش بەشێکی متەرەقی بوو لە مەدینە و محەممەدەکا بە دوو بەش محەممەدی مەدینە و محەممەدی مەکە گرێکمەوە بێژم ئەوانەوە هاوڕێ ئەبەی دارابی وتی هەمووی لەژێ خۆیەسی هەمووی دروسە و پرسیایەترەوەیە باشە ئەگەر جمهوری ئیسلامی یەژێ هەموو حزبە ئێرانیەکان وا لە کوردستانە مستەقرن دەبێ بڕۆنە خۆرە ئەی بۆ پژای نەشت خوارەوە لە سەر شوێن خۆیان یەک دانیش جێگۆڕکەی پێ نەکراوە لە ساڵ 2011 هینیان کردووە ئاتەش بەسییان کردووە هاتە جێمانیتر بەڵێ ئەوەی لە هەڵگوردا وا دموکرات و کۆمەڵ دارابی پێ ئیشارەی کرد
ئەو چەند مەقڕیانە چۆڵکەواتنە خوارۆ حکوومەتی هەرێمی کوردستان بەناو حرەس حدود پاسەوانانی سنوور چوو لەو شوێناوە خاکی کورسانی عێراق بە ئیسلاح کە ئەو دوو حزبەی تیابووە و هاتوونە خوارە و لەوێ نەماونوێت زەحمەت کێشان و حزبی دموکراتی کوردستان لەوێ گەیەکی بچێ مستەقەر بێ پێکاکە نەهێشت و پێکاکە تەنیا خۆی نەیەتوانی ئەم کارەکە بێ پشتیوانی و حمایەتی جمهوری ئیسلامی و ئەوان چون اتفاقاً لەو منتەقەی هەڵگوردا و لە شوێنی ئەو دوو حزبا دامەرزان ئەمە نیشانەی نزیکایەتی و دۆسایەتی تاوە نازەوە بە سوالەکەی تۆ گەڕێتەوە هەوڕێ عەبوود دەربارەی بەڵێ یەکێتی نیشتمانی ماوەیەکی زۆرە دوایەوە کە بە نظر من لەو انتخاباتە کەزاییانە پڕێ لە تەقەلب و ئەوانە لە مەقابڵ پارتی ئاوا چوان هەر دروست بوون عەلەی یەک بوون هەتا ئیسە و مخالفەتیان کردووە و مەسلەحەت هەردوو حزبەکە بە یەکۆ ڕایگرتن و حکوومەتیان تەشکیلداوە ئەوانە هەم لە انتخاباتەکانە هەم لەبەر ئەوە هەموو چەمکەی قودرەت بەدەست پارتیۆیە سەرۆکی هەرێم سەرۆکی حکوومەت نازانم کولەن پۆڵ ئیمکانات دیپلۆماسی هەموو ئەو شتانەوە دەوڵەتێکی پێ تەشکیلێن بەدەست پارتیۆیە و ئەمانی بێبەش کردووە دەنێت چی باشترە بۆ ئەو تەقابڵە ئەوە کە بچن فشار بێن بۆ پارتی یا ئەبێ بەشمان زۆرتر بن لەوەوە هەس یا ئێمە ئەچینەوە بەلای دەوڵەت مەرکەزی عێراق و ئەگەر تۆس ئێوە سیر ئەو کۆنگرەتان نەکردبێ وە سەیری دو-سێ ساڵی ڕابردوومان کردبێ هەموو وەفدەکانی یەکێتی نیشتمانی بەجیا لە حکوومەتی هەرێم ئەچن بۆ بەغا لەگەڵ عەمار حەکیم لەگەڵ حەیدەر عەبادی لەگەڵ نووری مالکی لەگەڵ قەیس حەزعەلی کێ ئەوەختەش وا سەدر هێشتا مەسەڵەن دەخاوەتەکرد لە سیاستا لەگەڵ ئەوان نزیک بوون و ئێتلافیان لەگەڵ ئەوانە تەشکیلدا قاروە یەکۆ بچن لە بەغا بەرەی کوردستانی و نازانم فراکسیۆنە کوردەکان بەیەکۆ نازانم چی بکەن و چی نەکەن یەکسەر دی ئەو بەولا ئەو چوو بۆ لای سەدر پارتی ئەمای چوون بۆ لای ئەم چی هەماهەنگیان پێژن چوارچەوەی هەماهەنگی ئەوانە وا سەر بە جمهوری ئیسلامی وا جمهوری ئیسلامی گەورەی کردن بەخێوی کردن تەقوێتیانەکە حەیدەر عەبادی قەیس حەزعەلی عەمار حەکیمەوەنەوە ناوم بردن هادی عامری واس ڕئیس جەیش الشەعبیە هەمیشە لە زەرف 3-4 ساڵ ڕابردووە تۆ ئەیبینی یەکێتی بەجیا لەگەڵ ئەو هەیئەتی چوارچێوەی ئاهەنگیا ئەم دەوڵەت بەدەستیانوێ ئەو محەممەد شەیاع السوودانی کە ڕئیس وەزەرایە یا نخست وەزیری ئەلعانی عێراقە ئەمانە بە یەکۆ نزیک بوو مەسڵەن هەفتەی گوزەشتەیش حتا خەریکن بەس ئەوەسە 3-4 ڕۆژنەوە بەردێکە مەسئول بەرزانی هات ڕسمەن لە تەلەڤیزیۆنە ئەعلامی کرد و بگەڕێنەوە بۆ بەرەی گەل تەنیا پارتی نەچووە و چون بەهەرحاڵ فەقر و فەلاکەتیان بەسەر خەڵکی کوردستانی عێراقا تەحمیل کردووە بێکاریە فەقرە چودان موچە نادەن حقوق وا کاریان کردووە معلم مامۆسا هەرچێک نایدەن ئەوان ێژن مستەقیمەن ئیساولا ئەو موچە بێت بۆ هین چون ئەو نەوتوشتەوە کوردستانی فرۆشی معلوم نییە ئەم بەش یەکێتی لێنان یا کەمی پێن بەش برا بچووکی پێدە وە شەڕەکە لەسەر مەسە ئەم بەڕێی خۆی کێشی ئەو بەڕێ خۆشی و ئیسە چون پارتی بەدەسەڵاتە هەم دەوڵەتا بەدەستیەوە هەم سرۆکایەتی هەرێم و هەم هەچێ چەندکی قودرەتە لەو جامعەها بەدەستیەوە دەنچە یەکێتی نیشتمانی مدعیە ژەم گەرەکم نییەوە چم لەگەڵ دەوڵەت مەرکەزی ئایکە و حتا بەحسەوە سەکە ئیساولا هەر ئوستانێ یا مەحافزەیە بە قەڵخۆیان مستەقیمە لەگەڵ دەوڵەت مەرکەزیان و ئەم حکوومەتی ئەقلیمی کوردستانە کە من بەحسم کرد لە بەحس ئەوەڵما ئەمەسە بە نەزەرێکا تەزعیفە بێ و بەرەو تەرزیایە چێ و ممکنە ئاسەوارێکی لێ نەمێنێ چۆن یەکێتی نیشتمانی کە پایەکی ئەم حکوومەتەسە خەریکە نزیکە ئەبێتەوە لە حکوومەتی مەرکەزی و هەروەهای کردووە دەنێت زۆر تەبیعی بوو یەکێتی نیشتمانی لە کۆنگرەکەیە کە ئەوەڵ یەکدەستی کردو خۆی 67 نەفەر لە ئەندامانی کۆمیتەی مەرکەزی و مەکتەبی سیاسی یەکێتی نیشتمانی ئەوانەی وا یەکێتی نیشتمانیان تا ئێرە هاوردە و نەقش دەوریان بووە هەمویان لە کۆنگرەکە یا مەحروم بوون یا خۆیان نەچوون یا نەهێشتە ناو کۆنگرەکە
یەک کاسە بوو و هەروە کە هاوڕێ دارابی باسی کە یا خۆت بود باست کرد هەیئەتێکی سێ نەفەری کە یەکیان ئەلعان مشاوری خامنەیە دانایفە کە هینە سەفیری ئێرانە لە بەغا یا بوو یا لەگەڵ مححمودی نادری یا دوودانە ژنراڵتر یا سەر کونسولی جمهوری ئیسلامی لە سلێمانی لە ڕەدیفی ئەوڵا بوون و جێی شەرمە چەند سەعات دوایە و حزورە لە کنگرا ئەچن هەرەوەی ئەتە ئەچن بۆ ئوردوگای زرگێز و زرگێزەڵە و کۆیە و مۆیە عکس و فیلمە گرن و توزانم ئەپرسن و بازی دەکرد ئوردوگاگەلێک و ئێمە هەرسیانمان تایە بووین فعالیتمان کوێتایە ژیاوین سی و چەند ساڵ لەمەوە سی و چەند ساڵ ئەو حیزبانەی تیا بوون لە کنگرەکۆ مستەقیم هەڵس نەچن بۆ ئەوێ و فیلمەگرن و بازدی دەکەن و خەڵگە نێرنەوە بۆ باعینەوە بۆ ڕئیس و ڕئاسای خۆیان بۆیە ئەم کنگرە بە نظر من کنگرەی نزیکایەتی زۆرتر لەگەڵ جمهوری ئیسلامی دووری لە خەڵک لە هەچشتە مهمترە و هەروە تەزیەیەک و هینێ بین ئەو دوو حزب ئەسلیەی کوردستانی عێراق کە حکوومەتی هەرێمی کوردستانیانی کردووە تا بزانین داهاتوو چیە بێ بەرحاڵ جەهەتەکە ئاوان بەرەو ئەوەوە زۆر سپاس بۆ تەوزیعەکانت پرسیاری آخرم لە هاوراوڵات دارابیە وەختیشمان زۆر نەماوە 6 دقیقە زیاتر وەختمان نەماوە هاوراوڵە هەروەکو هاورە ساڵی ئیشارەی پێکردم حکوومەتی ئەقلیمە دووچاری بۆهرانێکی تا ئەو حەدەیە کە خۆیانی دی لایە کۆمەلا بەختیار و لایە کۆ نازانم لاهور شێخ جەنگی و دی پەتەی یەکتری خەنە سەر ئاو دووچاری بۆهرانێکی عەزیمن ئەم دوو حیزبی سەرەکیە کە حاکمیەتی هەرێمی کوردستانیان بەدەستۆدا وەکو پارتی و اتحادی مێنی هەر کامێکیان بەلای دەوڵەتێکە ئەو بەلای ئێرانەوە بەلای تورکیە ڕایکێشێ و دەوڵەتی عێراقیش بە ئیسلاح وەکو دەوڵەتێکە لەگەڵ ئەوان لەو جۆغرافیای عێراقا حضوریانەدا فشار بۆ ئەوان دێنێت کە نازانم فشارەکەی بە چ معنە ئایا نەچن بۆ لای ئێران نەچن بۆ لای تورکیە لەم رابطە نازانم ماجرا لەم وەسەتامەیە خەڵک لەم وەزیەتەیە لەم بۆحرانەیە لەم بێکاریە لەم فەقر و فەلاکەت و نائەمنیەی کە دەوڵەتەکان و ئەم ئەحزابە بۆیان دروست کردوون ڕێگاچاریان چییە و دەبێت چی بکەن قضیەوەی تەواوی ئەم دەوڵەتانە لە سەطحی منطقە و ئەو ئەحزابانە کە لە کوردستانی عێراقا بەرەخەرەت چونەتە ئەلیکەی قودرەت و حکومڕانیەکەن و سەروەت و سامانی ئەو خەڵکە و لە سەطحی منطقە و لە سەطحی کوردستانی عێراقا بۆ خۆیان دابەشەکەن لەبێن خۆیانەوە خوانی پێ دەوڵەمەنەکەنەوە 10% لە سەرمایەدارانی لە کوردستانی عێراقا شکڵ ئەدەن و ئەیهێنە بەر وەکو مەحسوڵ وەیسە بێژی وەڵین مەحسوڵی 30 ساڵەوە بەری 30 ساڵ حاکمیەتی ئازابی کوردی چێژەوە هەیە کە 15% خەڵکمان کردو بە سەرمایەدار بەڵام بە چه قیمەتە بە قیمەتەوە کە واقعات ملیۆنها خەڵک لە سەطحی ئەم سێ چوار وڵاتە بەرەخەرەت هیچ دەورەیە بە ئەندازەی ئەم دەورە لە فەقر و فەلاکەت و نەبووی و هینا نەبوو گەرەکمەوە بڵێم کە ئەمانە بە خاست و ویستی خەڵک و بە ڕێی خەڵک و بەینی خەڵک دانەمەزرابوون بەڵام ئیسا فاصلەی حاکمیت و دەسەڵاتداریەمانە کارێکی کردووە کە لە هیچ کام لەم بەشانە خەڵیان ڕازی نییە نەتەنیا ڕازی نییە حتا برێک جارانە خۆزگەم بە دژنەکەی جاران کە سەدام حوسێن بوو خەڵکیان ئەو نەپا ئەین کردووە ئەو نەفشاریان بۆ نەوە نەباری سیاسی و اقتصادیەوە کە بێخەر خەڵکیان ناچار کردو کە بە هیچ هەر واقعاً ئەوان خەڵکی کوردستانی عێراق بێخەر ئەسڵ ئەمە ئەحزابانە وجودیان نەبوو شەڕیان کە نیرۆکان ڕژیمیان لە ساڵی 1990 لە خاکی کوردستان دەرکرد ئەمان مانگە دوایەوە هاتنەوە لەوە سەر شکلیان پێدا بوو بەڵام هاتنەوە بالاخره ئەمریکایان لە پشت و ئەمریکا وەکو پیاوی خۆی بالاخره پۆڵ و پارەی پێدان و دایسەپان ئەم خەڵکە ئەمە مەحسوور و بەرهەمی 30 ساڵ حاکمیەتی و دەسەڵاتداریە هەم وەکو دەوڵەت لە سەد ئێران و عێراق و هەم وەکو ئەحزابی حاکم لە کوردستانی عێراق
ئەمڕۆ خەڵکی کوردستان و ئەحزابی ناسیۆنالیزمی کورد لە کوردستانی عێراقا هیچ دەورێ بەم ئەندازە موردی نفرەت و موردی بێزاری خەڵک نەبوون و ئارەزویان هاوڕێ ببوورە 2 دقەمان زیاتر وەخت نەماوە فەرموو گەرەکمەوە ئەوە بڵێ بەڕاستی شتێکە ئیسەفرە بەرجەستێ و بەرچاوە ئەوەیە کە خەڵکی کوردستانی عێراق کە 30 ساڵە بەناو دەوڵەتیان هەیە و ئازابێکیان داوە سەپانەوە بە ملیۆنە لە هەموو دەورانێکی ڕەشی حاکمیت دەسەڵات لە عێراق و لە کوردستانە ڕەشترە هاواریان نەبەردە بووە نیانی شەویان نییە مناڵیان ناتوان بنێنە مەکتەب حقوقێکە ئەبێ پێیان بن معلوم نییە خەڵک هاوارەکە ئەگەر ئایسە مانگمە بنێمەکەین کام مانگە 2-3 ساڵیان خواردن بەناو بەئیسڵا زەخیرەکردن و پەسەندازکردن و غێرەزانێت گەرەکمەوە ئەم دەورە بۆ ئەحزابی ناسیۆنالیزم لە سەتحی منتەقا و بە تەوری خاص کە سەنەدیەتی بوو نیشانیاندا ئەوەیە کە جیاوازیان و دوورکەوتنەوەیان لە خەڵک گەورەترین فاکتۆرەکە بە نظرم ئەلان خەڵک لە کوردستانی ئێران لە هەموو بەشەکانی ترا بە ئاشکرا ئەیناسن و نەتەنیا ئاواتی ناخوازن بەڵکو ئاواتەکان لەگەر ئاواتی ئەو خەڵکە کە ئەمانە لاچن دەسەڵات بن بەدەست خودی خەڵکەکەەوە بە نظرم زیاتر لە من نیە بۆی من گەرەکمەوە بڵێم کە ئەمانە حەچە بمێنەوە ماڵوێرە خەڵکی کوردستانی عێراق ماڵوێران و ماڵوێرانتر ئەکات و تاقڕێگەی ئەوەیە کە بەرەدە من تەلاشکەن بۆ ئەوە کە خۆیان چارە نووسی خۆیان بە دەستی خۆیان بگرن و ژیانی خۆیان ڕقەمی لێبن ئەما ئەو شتەیە کە بە نظرم ئەلان لە کوردستانی عێراقا شەو ڕۆژ خەڵک مزاهرێ بۆکە هەوڵی بۆدا و هەموو چین و توێژەکان خەریکن زۆر سپاس پرسیار زۆرە ئەزانم ئێوەش تەوزیحتان زۆرە نمونە زۆرە بەڵام هاتینە کۆتایی وەختەکەمان زۆر سپاس بۆ بەشداریتان و بۆ تەوزیحکانتان لەم بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆدا سپاسبینەرانی خۆشەویست زۆر سپاس بینەرانی عزیز و خۆشەویست بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی و حوتۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ لە هەرچوە هەن ساخی و سڵامەتیتان ئارەزومانە شاد و